دکتۆر بێستون سابوورەوەی کاک بیلال دکتۆر بێستون بەڕێستان وەک پسپۆڕێکی ئابووری هەڵسەنگاتان بۆ ئەو بابەتە چییە؟ دکتۆرە نەرمی باز لەوە کە ئێمە دەنگمان بە سێ بڕگەداوە، بڕگەیەوەی کە سەدادەی موچەی پاشەکەوت کرا و هەڵگیرا و هەموو دەسەواژەکانمان تێدا جێکردو بگەڕێتەوە بۆ فەرمانبەرە ماگانە و زائیدەن ئەگەر ناعەدالەتی کرا پارێزگا هەر پارێزگایەک مافی ئەوەی هەبێت کە بتوانێت داوا بکات پارەکە لە بەغداوە بێت و زائیدەن ئەولویات بۆ موچەی فەرمانبەران و خانەنشینان بێ. بەدەر لەوە دەنگمان بە هیچ شتێک نەداوە. بۆچی نیگەرانی لای پارتی دموکراتی کوردستان دروست کردووە؟ پێت وایە لەکوێیە ئەوەی کە دکتۆر نەرمینیش ڕوونی کردەوە بەڕێستان وەک پسپۆڕێکی ئابووری غەدرە لە قەوارەی هەرێمی کوردستان؟ ئەم کاتتان باش، کاتی بەڕێستان باش. مامەسازانە کاک دکتۆر بیلال، هەروەها خات و دکتۆر نەرمین. من گوێم لە هەموو مناقەشەکان بوو و لە ڕێیەکانی خاتوونی بەڕێز. بێژگە لە ئەوەش با بڵین ئەم چەند ڕۆژەی کە بە گەرمی مناقەشە لەسەر بورجا کرێ بە وردی متابعی هەموو خاڵەکانەکەم و ئاگام لێتی کە ئاڵوگۆڕەکان لە تەرتیبی کاروبارەکانی پەیوەندیدار بە بورجە چۆن دەکرێتەوە، چۆن دەڕۆ مناقەشەکان لەکوێیە. لەبەرەوەم پێمان دەکرێت ئێمە قسەیەکی لەسەر بکەین و ئەگەر لە حاڵەتێکە وەکو ئابووری ناسی قسەی لەسەر بکەین یان وەکو سیاست کارێکیش قسەی لەسەر بکەین هەردەبێت. ئێمە ئەگەر باز لەوە بکەین کە ئێستا جۆرێک لە بیرروبۆچوونی جیاواز لەسەر مۆزوعەکان هەیە و هەروەها ئەوەی کە بە چاکە کراوە لە بەغدا پەیوەندیدار بە مەسلحەت و بە بەرژەوەندی گشتەکانی خەڵکی کوردستان لە چوارچەوەی بودجەی عێراقا لە هەندێک محافل و لە هەندێک شوێن بەخراب لێگەدرێتەوە. من پێم وابێ ئەو لێکدانەوانە لێکدانەوەی لەسەر ئاستی زۆر یعنی لەسەر ئاستی بیرکردنەوەیەکی زۆر دواکەوت و بەرتەسکە و هەروەها لەسەر ئاستی تێنەگەیشتنیشە. من پێم وابێ ئەگەر ئەوانەی کە گلەی ئەکەن لە ئەم ئیمزاکردنەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر لە لیژنەی دارایی و بەتایبەتی کە بەڕێز دکتۆر نەرمین نوێنەرایەتی ئەوەی کردووە، ئەگەر بە وردی تەماشای بکەن هەروەکو خات و دکتۆر خۆی ئاماژەی پێدا دەرچوون نییە لە ئەو ڕێکەوتنەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جەنابی سوودانی کردوێتی. من پێم وابێ هیچ خلافێک لەوەدا نییە، یعنی هەر هەمان ئەو تەرجمەکردنی ئەو ڕێکەوتنەیە و یان بڵێ وردکردنەوەی ئەو ڕێکەوتنەیە و لە چوارچێوەی و لە ژێر سێبەری و لە ژێر ڕووناکایی ئەو ڕێکەوتنە ئەمانەی تر کراوە و ئەمانی کە ئەکرێ و باس ئەکرێت لە لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق. من پێم وابێ هەر ئەوانەیە کە خەڵکی کوردستان داوای دەکات. من لێرە یەک ئیشارەتێک بدەم ئەوش ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی نە حیزبێکی پۆپۆلیستیە کە سواری شەپۆلی ناڕزایەتەکانی خەڵک ببێت و لە دواییدا فێڵیان لێ بکات و بەرەو هەڵدێریان بەرێ و هەروەها نە حیزبێکی کۆسمۆپۆلیتیە کە نانیشتیمانی و نامیلی بێ و هیچ حسابێک بۆ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان نەکا، بەڵکو ئەوە لەوانەیە خەڵکی تر هەبێ ئەو بیر و بۆچوونەی هەبێ و هەروەها ئەو سیفەتەی هەبێ. یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوانەی کە نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر شوێنێ لە شوێنەکان کە واجبیان پێدەست پێدرێ. دکتۆر بێسون من ئەو پرسیارە سیاسیە لە بەڕێستان بکەم بە حکمی باگراوندی سیاسی بەڕێزیشتان لەکوێیە ئێوە یان نوێنەرەکانتان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ناپاچی سیاسیتان کرد بێت بۆ نمونە لە بودجەیە ویست بێتان قەوارەی هەرێم بچوو بکەنەوە؟ ینی ئەم هیچ شتێکی لەو بابەتە سپێکەی گەر بۆ بینەرەکانی ڕوونکەیتەوە بابەتە. من پێم وابێ ئەوەی کە نوێنەرەکانی ئێمە لە ناو پەرلەمانی عێراقدا دەیکەن فریاکەوتنی ئەو داڕوخانەیە کە سیاسەتی پێشووتری حکوومەتی هەرێمی کوردستان یان بڵین پێش ئەوەی کە ئیمزای ئەو ڕێکەوتنە بکرێت لەگەڵ بەغدا هەڵەکانی ئەو سیاسەتەیە و هەڵەکانی عینادیکردن لە سیاسەتێکی دیاریکراو. من پێم وابێ لەوێ سەرچاوە دەگرێت ئەوەی کە کێشە گەورەکەیە ئەوێ ئەمەیان یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیش لەسەر ئەوە دەکەن کە بارەکە ڕاست بکەنەوە. بەعکسەوە بارەکە باری حکوومەتی هەرێمی کوردستان بە عینادی بە گوێنەدان بە پشتگوێخستنی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و بە پشتگوێخستنی داواکاریەکانی هاوڵاتی ئەم دەڤەرە وای لێ هات کە خەڵک خۆی ناڕازی بێ بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو ناڕازی بوونە وای کرد کە هەر جۆرە
محکمەیە کە جۆرە بڕیارێک لە محکمەی نێودەوڵەتی و لە محکمەی ئیتیحادی لە بەغداش دەرچێ خەڵک کێشەی نەبێ لەگەڵا بۆ لەبەر ئەوەی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان نەپارێزراوە خەڵک داوای ئەو دەکات کە بەرژەوەندەکانی پارێزرێ و یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەو داوایی خەڵک تەرجمە دەکاتەوە یەکێتی نیشتمانی کوردستان ئەندامەکانی نوێنەرەکانی لە هەر شوێنەکە بن لە هەر ئۆرگانێکە بن ئۆرگانی نێودوڵەتی بن ئۆرگانی پەرلەمانی بن ئۆرگانی حکومی بن کار لەسەر ئەوە دەکەن کە بەرژەوەندەکانی خەڵک بپارێزرێ حتا ئێمە بە بەردەوامی وەکو یەکێتی نیشتمانی کوردستان کارمان لەسەر ئەوە کردووە کە زۆر جار هەڵەی گەورەی حیزبێکی تر کە ڕێی تێ ئەچێ بەرامبەر بە میلەتەکەی خۆمان ئازارێکی گەورە بگەێنێ کارمان لەسەر ئەوە کردووە کە تەخفیفی ئەو ئازارە بکەین تەخفیفی ئەو هەڵەیە بکەین و لەبەر ئەوە ڕووی داوە کە خەڵکی کوردستان گلەی لە ئێمەش بووە لەو بارەیەوە بۆ لەبەر ئێمە ویستومانە هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان تووشی کێشە نەبێ ئێمە حکومەتی هەرێمی کوردستان بە حکومەتی خۆمان دەزانین و لەبەر ئەوەی کە کەسێک سەرپەرشتی دەکایان حیزبێک دەسەڵاتی یەکەمی تێیدا هەیە ئەوە بە معنای ئەوە نییە کە ئێمە دەست لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە هەڵگرین بەعکسەوە حکومەتی هەرێمی کوردستان بە خوێنی هەموو شەهیدەکان هاتوۆتە دی لەبەر ئەوە ئێمە بەرژەوەندی خەڵکی کوردستان لەوەدا دەبینین کە دیفاع لە خەڵکی کوردستان بکەین و هەروە چارەسەری ئەو هەڵە و کەم و کوڕیانەش بکەین کە دەکرێت بە ناچاری ئێمە دەبێت چارەسەری هەڵی خەڵکی تریش بکەین بۆ ئەوەی کە خەڵکەکەمان زەرەر نەکات نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان تا پێویست کا بڕگەیەک لە نێو مادەی 14 لە پرۆژه یاسای بودجێ عێراق جێگیر بکرێت هەست بە جیاوازی کرا و حکومەتی هەرێم نەعەدالەت بووە خۆتان نەزانن ماوەیەکی زۆرە هەر تەماشای منتیقەکانی ڕۆژهەڵاتی دێگەڵە بکە لە کۆیەوە بیگرە هەتاکو بە دەڤەری ڕاپەڕینە تێپەڕە وەرە بۆ سلەیمانی و وەرە بۆ بچۆرەوە بۆ منتیقی گەرمیان کێشەیەکی زۆر گەورە لە ناو سیاسەتەکانی حکومەتی هەرێمی کوردستاندا هەبووە بریتێ بۆ لە کێشەی بەکەم سیرکردن و هەروەها دروستکردنی جۆرێک لە پەیڕەوکردنی جۆرێک لە نەعەدالەتی جوغرافی کۆمەڵایەتی مالی اقتصادی سیاسی بە هەموو نوعەکانیەوە یعنی حتا دیبلۆماسیش ینی کار لەسەر ئەو کراوە کە ئەم منتیقەیە بەتەواتی مال کرێ ئەم منتیقەیە بەڕێزینە کاکتۆر بیلال مامۆستازانە ئەم منتیقەی ڕۆژهەڵاتی دێگەڵا لە ڕووی اقتصادیەکەیەوە ئیمال کراوە بەوەی کە میزانیەکەی بە چەندین بەهانەی نابەجێ لێ بەردراوە و بودجەی ئەو شوێنانی کە پێویست دەکات بە تایبەتی بۆ پرۆژانەی کە هەم پرۆژەی وەبەرهێنان هەم پرۆژە خزمەت گوزاریەکانی تر ئەم پرۆژانە وەستاون لەلایەکی ترەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەمە کاریگەری خۆی هەبووە لەسەر ئەوەی کە کێشەی کۆمەڵایەتی لە ناو خەڵکا دروست ببێ هەژاری و نەداری دروست بێ خۆشتان دەزانن لە نەتیجەی هەبوونی هەژاری و نەداری جەریمە دروست دەبێ خەڵک کوشتن دروست دەبێ ژن تەلاقدان دروست دەبێت لە ناوچوونی خێزان دروست دەبێت ئەمە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دیبلۆماسیشەوە ئەم منتیقەیە مەحروم کراوە لەوەی کە لە وفودی باڵا بەرە وڵاتان دەڕۆن بەرە وڵاتانی عەربی بەرە وڵاتانی ئەوروپی سیر دەکەی نوێنەرایەتیکردنی ئەم منتیقەیە یا حتا نوێنەرایەتیکردنی یەکێتی نیشتمانی کوردستان بەگشتیش لەو وفودانەدانی ئەوەش کە با بڵێن جۆرێک لە نەعەدالەتی دیبلۆماسی پیادەکراوە بەگشتی ئەگەر تەماشا بکەین ئێمە ئەم کێشەیەکی گەورەیە و یەکێتی نیشتمانی کوردستان هەستی پێکردووە لەبەر ئەوە بەڕاستی یەکێتی نیشتمانی کوردستان لە پێناوی خەڵکی کوردستانە نوێنەرەکانی لە پەرلەمانی عێراق و هەروەها لە گیفانی خەڵکەکەن دیفاع لە گیفانی خەڵکەوە دیفاع لە ئەم منتیقەیە ئەکرێ بۆ ئەم خاڵە ئێمە پشتیوانی دەکەین و ئیمزای لەسەر دەکەین کە ئەگەر لە حاڵەتێکە نەعەدالەتیە کرا دیسانەوە بۆ نمونە سلەیمانی پشتگوێخرا با ئێمە بڵین یعنی شتەکە بەوازحی ئەوە بڵین ئەگەر دووبارەوە منتیقەی سلەیمانی منتیقەی گەرمیان ڕاپەڕین ئیهمال کرایەوە ئەمان ئیتر بەپی ئەو خاڵانەی کە لە بودجەدا تەسبیت دەکرێت کە لە لیژنەی دارایی تەسبیت دەکرێت و دێتەوە بۆ بودجەی گشتی و لە پەرلەمانە دەنگی لەسەر درێ ئەگەر ئەمە جێبەجێ بکرێت ئەو کاتە مەسیری ئەم پارێزگایانە و ئەم منتیقانە وازح دەبێت ڕوون دەبێت کە دەتوانن حەقی خۆیان لە بەغدا داوا بکەن نەژبێ بە کێشە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس بۆ بەڕێز دکتۆر بێستون سابوورەوەی پسپۆڕ یابووری سوپاس بۆ بەڕێستان بۆ بورە مانجومان زۆر سپاس بۆ